سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. دوای بڵاوبوونەوەی راپۆرتێکی شارپرێس دوو سەرکردەی باڵای یەکێتی ژەهر خواردبوونیان ڕاگەیاند و پشتڕاستی ئەوەیان کردەوە کە کاریگەریەکانی ژەهرەکەیان لەسەر دەرکەوتووە، پشکنینەکانیان دەریخستووە، ژەهر خواردکراون. سەرچاوەیەکی نزیک لە حەسەن نووری ئەندامی سەرکردایەتی یەکێتی و بەڕێوەبەری پێشووی ئاسایشی سلێمانی بە شارپرێسی ڕاگەیاند لە یەکێک لە نەخۆشخانەکانی بەرلینی پایتەختی ئەڵمانیا ژەهر خواردکردنی ناوبراو پشتڕاستکراوەتەوە. بە جۆرەی پشکنینەکان دەرکەوتووە نزیکەی 6 مانگ پێش ئێستا ئەو ژەهرە بەوەستا حەسەن دراوە و ئێستا کاریگەریەکانی لەسەر دەرکەوتون و قژی بە شێوەیەکی بەرچەو هەڵدەوەرێت. پشتڕاستکردنەوەی ژەهر خواردکردنی حەسەن نووری دوای ئەوە دێت. شەوی ڕابردوو میدیای فەرمی مەلا بەختیار ژەهر خواردکردنی ناوبراوی ئاشکرا کرد کە لەلایەن پزیشکان و دوای پشکنین دەرکەوتووە. ئەمەش لە کاتێکدایە دوێنێ شارپرێس لە راپۆرتێکدا چەند زانیاریکی گرنگی لەبارەی چوونە دەرەوەی ژمارەیەک بەرپرسی یەکێتیەوە ئاشکرا کرد کە مەبەستی پشکنین کوردستانیان بەرەو وڵاتانی ئەوروپی و عەرەبی بەجێهێشتووە. مەترسیان هەیە کە ئەوانیش بەشێک بن لەو سەرکردانەی کە ژەهر خواردکراون. ئاشکرابوونی ژەهر خواردکردنی ئەم بەرپرسانی یەکێتی دوای ئەوە دێت کە بابڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی لە دوای ڕووداوەکانی 8 تەمووزەوە ڕایگەیاند لە نێو ماڵی خۆی و لەلایەن کەسە نزیکەکانیەوە ژەهر خوارد کراوە. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان خشتەی دابەشکردنی مووچەی ڕۆژی یەکشەمەی ئاشکرا کرد و مەترسیش لەسەر نەبوونی پارەی بەردەست لە بانکەکان ئاشکرا دەکات. بە جۆرەی ئەو زانیاریانەی لە وەزارەتی داراییەوە دەست شارپرێس کەوتون، بڕیار وایە ڕۆژی یەکشەمەی هەفتەی داهاتوو مووچەی وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگەزنامەی هەرێم دابەش بکرێت. مەش لە کاتێکدایە حکوومەتی هەرێم ئاشکرای کردووە لە ماوەیەکی کەمدا مووچەی سەرجەم وەزارەتەکان دابەش دەکات. سەرچاوەیەکیش ئاشکرای کردووە ئەگەری هەیە ئەم مانگە بەهۆی نەبوونی پارەی پێویست و لە ئەگەری گەشتنی 200 ملیارەکەی عێراقیش گرفتی دواکەوتنی مووچە دروست ببێت. لە پرۆسەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستاندا 21,000 مووچە ڕاگیراوە و 11,000 مووچەی نایاساییش بە تەواوەتی بڕاوە. عەبدولحەکیم خەسرەو سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بە دواداچوونی حکوومەتی هەرێم ڕایگەیاند لە پرۆسەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستاندا 21,000 مووچەیان ڕاگرتووە و 11,000 مووچەی نایاساییش بە تەواوەتی بڕاوە. دەژڵێت لە قۆناغی دووەمی بایۆمەتریدا کۆدی بێهاوتامان بۆ 460,000 فەرمانبەر و مووچەخۆر دروست کردووە. هەر لە پرۆسەی چاکسازیدا لیواکانی پێشمەرگە گوازراونەتەوە سەر وەزارەتی پێشمەرگە و 2442 پێشمەرگەی خانەنشینیش گوازراونەتەوە سەر وەزارەتی دارایی و دۆسیەی 1018 شەهیدی شەڕی داعشیش گوازراونەتەوە سەر وەزارەتی شەهیدان و ئەنفالکراون. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق ئەمڕۆ لە کۆشکی سەلام لە بەغدا پێشوازی کرد لە کریستیان ریچارد سەرۆکی تیمی لێکۆڵینەوەی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بۆ بەهێزکردنی لێپرسینەوە لە تاوانەکانی داعش. سەرۆکۆماری عێراق جەختی کردەوە لە پێویستی پەلکێشانی هەموو ئەو کەسانەی دەستیان لە تاوانەکانی داعش هەیە بۆ بەردەم دادگا تاوەکو بە سزای خۆیان بگەن. ئەوەش دووپات کرایەوە لە بەهێزکردنی هەمانگی هاوبەش لە نێوان دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەتی عێراق و تیمی لێکۆڵینەوەی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان و دابینکردنی هەموو پشتیوانیەک بۆ تیمی لێکۆڵینە و نەتەوەی گرتوەکان بۆ بەجێگەیاندنی کارەکانی. ژمارەی ئۆتۆمبیل لە سەرجەم ناوچەکانی عێراق 7 ملیۆن ئۆتۆمبیلی تێپەڕاند و لە ماوەی 5 ساڵی ڕابردوو بەڕێژەی لە 15 ڕووی لە زیادبوون کردووە. بەمەش هەر 6 کەسێک ئۆتۆمبیلێکی بەردەکەوێت. بە جۆرەی میدیاکانی عێراق ڕێژەی ئاسایی بۆ دروستنەبوونی قەرەباڵغی هاتوچۆ دەبێت کەمتر لە 100 ئۆتۆمبیل لە کیلۆمەترێک چوارگۆشەدا بوونیان هەبێت. لە ئێستادا ژمارەی ئۆتۆمبیل بە جۆرێکە کە 154 ئۆتۆمبیل لە کیلۆمەترێک چوارگۆشەدا بوونیان هەیە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.